کەرکۆ گروپی شار بۆ بنیادنان و معریفە کۆڕێکی بۆ نووسەر دانا ئاسکار ساز کرد. گروپی شار بۆ بنیادنان و معریفە و کۆشکی ڕۆشنبیری لە شاری کەرکووک لە درێژەی چالاکیەکانیاندا کۆڕێکیان بۆ نووسەر دانا ئاسکار ڕێخست بە ناونیشانی بەریەکەوتنی دۆزەخیانەی مەرگ و ژیان لە ڕۆمانی مردنی مامۆستا عینایەتی نووسەر و ڕووناکبیری دیاری کورد بەختیار عەلی. يعني اگر ئێمە ئەوەی متابعەی ڕۆمانەکەی کردبیە ڕۆمانەکەی ئەگەر هەر هیچ نەبێت یان بەو شێوازە نووسراوە بەمانای ئەگیتنی نادیار ئەوەی ڕۆناڵات ئەوێ بێت بابەتەکەی ئێمە ئەمڕۆ لە چوارچێوەی هەفتەی ڕووناکبیری زاید شکر کە گروپی شار و کۆشکی ڕۆشنبیری لە شاری کەرکووک ڕێکیان خستووە بۆ ماوەی هەفتەیەک. ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە کۆڕەکەی ئێمە بە ناونیشانی بەریەکەوتنی دۆزەخیانەی مەرگ و ژیان لە ڕۆمانی مردنی مامۆستا عینایەتی بەختیار عەلی. قسەکردنی من یا وەرەقەی ڕەخنەی من لەبارەی ئەم ڕۆمانەوە زیاتر ئیشکردنە وەکو ڕۆمانەکە لە ناو چەمکی مەرگ کە چەمکێکی توانین بڵێن چرکەساتی زمانەوانی زەمەنیە. ئیشکردن لە ناو ئەم چەمکە کارێکی زۆر قورسە. ئەوەی کە زیاتر وای لە من کرد لەم کار لەسەر ئەم ڕۆمانە بکەم هەندێک ئەشکالیەتی ناو ڕۆمانەکەیە لە ڕووی زەمەنیەوە و لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی معریفیەوە و هەندێک جاریش لە ڕووی تەکنیکی ئیشکردنەوە کە کۆمەڵێک خاڵم لەو چوارچێوەیە دەستنیشان کردووە و قسەی لەبارەوە.